ئەدمیڕاڵێک هەبوو کە دەیویست نەخشەی تەواوی جیهان بکێشێت بە مەبەستی ئاشتی. بەرپرسیارەتێکی گەورە دەگرێتە ئەستۆ بۆ ئەوی لەسەر پێستی ئاسکێک نەخشەیەک بە پڕ وردەکاریەوە بکێشێت. ڕۆژان چوون و هاتن، نەخشەکە بۆ گەورەترین نهێنی لەلایەن زانایان. دێسمان کە یەکەم دۆزەرەوەی نەخشەکە بوو، جوانی نەخشەکە دڵ و چاوەکانی دێسمانی کوێر کرد بوو. پرسیارەکە لێرەدا ئەمەیە: نەخشەکە دەبێت چ نهێنیەکی لەخۆگرت بێت کە چارەنووسی هەمووان بەرەو مردن ببات. اليوم